خۆشاتنەوە بۆ چاوی واشنگتن. ژمارەیەکی بەرچاوی خەڵک کوژراون و بریندارن لە ئاکامی تەقەکردنی هێزە ئاسایشیەکان لە خۆپیشاندەرانی عێراقی. بێزاری و ناڕزایی بەرامبەر گەندەڵی و نەبوونی خزمەتگوزاریەکان و پێنەدانی دەرفەتی کار وەهایان کردووە خەڵک بڕژێنە سەر شەقامەکانی شاری بەغدا و هەروەها ژمارەیەک پارێزگای تری ناوەڕاست و باشووری وڵاتەکە. لەم دواترین شەپۆلی ناڕزایەتی دەربڕینەدا پێکدادان لە نێوان خۆپیشاندەران و هێزە ئاسایشیەکاندا ڕوویان داوە. خۆپیشاندەران هیچ شتێکیان بەدەستەوە نییە بێجگە لە بوتڵێک ئاو ئاڵای عێراق نەبێت. داوای مافە بنچینەیەکانی خۆیان دەکەن. کار و خزمەت گوزاریەکان ئەو هەموو گەنجە جوانە دەرچووی زانکۆکان و کار و خزمەت گوزاریان دەوێت. پێویستیان بە پارێزراوی هەیە. دەیانەوێت یاسایەکی لێبوردنی گشتی دەربکرێت تا ئەوانەی لە زیندانە نهێنی و ئاشکراکاندا گیراون ئازاد بکرێن. عێراق یەک پارچە بووەتە زیندانێکی نهێنی. حکوومەت تەنها زیندان دروست دەکات و نەخۆشخانە و خوێندنگا دروست ناکات. خۆپیشاندەران گازەندەیەکی زۆریان لە هێزە ئاسایشیەکانی وڵاتەکە هەیە و جەختیش دەکەنەوە لەوەی کە بە هەموو پێوانەیەک بە ئاشتیانە ڕەفتار دەکەن. هاتوین بە ئاشتیانە داوای مافەکانی خۆمان دەکەین لە هەموو ناوچەکانی بەغداوە و لە زۆر پارێزگای تری عێراقیشەوە هاتوین و خۆپێشاندانی ئاشتیانە دەکەین. ئێمە هیچ یارمەتیەکمان لە هێزە ئاسایشیەکانی عێراقەوە نەبینی. خۆپیشاندانەکان ئاشتیانن، ئێمەش بە ئاشتیانە کار دەکەین، بەڵام دەسەڵات بە گولە وەڵامیان داوینەتەوە، بە بۆمبی فرمێسکرێش وەڵامیان داینەوە. لایەنەکانتان لێمان دەدەن و ئێمەش هەر بەردەوام دەبین و ناکشینەوە و هەرگیز ناکشینەوە. دەسەڵاتدارانی عێراقی ڕێوشێنی توندی ئاسایشیان گرتووەتە بەر دژ بە خۆپیشاندانەکان. یەکێک لەوانە سەپاندنی قەدەغەکردنی هاتوچۆ بوو لە بەغدای پایتەخت و لە ژمارەیە شاری تریشدا، بەڵام ئەو ڕێوشێنانە نەبوو نەمایی ڕێگەگرتن لە خۆپیشاندان. لەگەڵ قەدەغەکردنی هاتوچۆشدا هەر دەچینە دەرێ و ناڕزای خۆمان دەرەبڕین، داوای مافەکانی خۆمان دەکەین و دەمانێت حکوومەت بگۆڕدرێت. ئەوەی ئەوان کردوانە بەرامبەرمان تەنانەت بەرامبەر داعشیش نیان کردووە. لە خۆپیشاندەرانیان داوە سوکایەتیان پێکردوون و گولەی ڕاستەقی نەشمان پێوە دەنێن. ئێمە چیمان کردووە؟ ئایا ئێمە هێرشبەری خۆکوژین؟ ئێمە کە لێرەین بۆ داواکردنی مافەکانی خۆمان لێرەین. لەگەڵ قەدەغەکردنی هاتوچۆدا سوێند بەخوا ئێمە ناکشینەوە. ئێمە داوای هەر سەهادەترین مافی خۆمان دەکەین. لەم شەپۆلی ناڕزایەتی عێراقیەکاندا تا ئێستا زیاتر لە 100 کەس کوژراون و بە هەزاران کەسیش بریندارن. خۆپیشاندەران دەڵێن لەو بڕوایەدا نین عێراقیەکان تەقەیان لێکردبن. ژیانی خەڵک هەمووی تاڵان کراوە، خەڵک لەسەر شەقامەکان سوال دەکەن، کار نییە کە دەیتە خۆپیشاندانیش تەقەل لێ دەکەن. ئەوانە هەمویان ئیرانین و بە فارسی قسە دەکەن، کە قسەیان لەگەڵ دەکەیت بە فارسی وەڵام دەدەنەوە. عێراقی هەرگیز تەقەل لێ ناکات. حکوومەتی عێراق تەواوی هەوڵەکانی خۆی خستوەتە گەڕ تا بتوانێت داواکانی خۆپیشاندەران جێبەجێ بکات و ڕەوشەکەش ئارام ببێتەوە. سەرەک وەزیری وڵاتەکە پەیمانی خۆی دەدا بە خۆپیشاندەران. داواکانتان بۆ بەرەنگاربوونەوەی گەندەڵی و دابینکردنی دەرفەتەکانی کار و بایەخدان بە گەنجان و ڕیفۆرمی هەمەلایەنە داوای ڕاست و دروستن و هەروەها ئەو نیگەرانیانەی دەری دەبڕن. نیگەرانی سەرچەکانی ئێمە و بە دوواداچوونیان لەسەر دەکەین و کۆ دەبینەوە و وەڵامی هەموو داوایەکی ڕەوا دەدەینەوە. هەر بۆیە پێویستە یارمەتی حکوومەت بدرێت بۆ بەجێگەیاندنی ئەرکەکەی و دەست لە ناو دەستکارکردن بۆ گەیشتن بە خواست و داواکانتان. حکوومەتەکەی دکتۆر عادل عەبدولمەهدی نزیکەی 1 ساڵە پێکێنراوە و پێش دەچێت ئەم ڕەوشەی ئێستای وڵاتەکەی قورسترین ڕەوشێک بێ هەتا ئێستا کە ڕوبەڕووی حکوومەتەکەی دەبێتەوە. چاوی واشنگتن بۆ تاوتوێکردنی پرسی خۆپیشاندانەکانی عێراق میوانداری چارلز دەن دەکات. چارلز ئەندامی باڵایە لە نێوەندی ڕۆژهەڵاتی ناوەڕاست. پێشتریش بەڕێوبەری دۆسەی عێراق بۆ لە کۆمیتەی ئاسایشی نیشتیمانی ئەمریکادا، ئەمە بێلەوەی چەندان پۆستی تری سیاسی و دیپلۆماسیانەی هەبووە لە دامەزراوەکانی ئەمریکادا. چارلز سەرەتا زۆر سپاست دەکەم بۆ ئامادەبوونت. خۆپیشاندانەکان لە عێراق شتێکی نەئاسایی بوو، بەتایبەتی بەرامبەر بە حکوومەتەکەی دکتۆر عادل عەبدولمەهدی. خۆپیشاندەران دەڵێن گەندەڵی، بێکاری، خراپی بژێوی ژیان، نەبوونی خزمەتگوزاریەکان و کۆمەڵە داوای تر، بەڵام هەندێک چاودێریش ئاماژە دەکەن بەوەی کە نە فاکتەری تریش هەن. بەڕای تۆ فاکتەری تر دەبێت چی بێ؟
پێم وایە یەکێک لە کێشەکانی تر وەک فاکتەرێک لە کارلادانی ژەنەراڵێکی عێراقی بوو کە سەرکردەی هێزی دژە تیرۆر بوو کەسێکی ناسرااو بوو لەو شەڕانەی دژی دەوڵەتی ئیسلامی دەیکردن ئەم ژەنەراڵە لە پڕ لە کارەکەی دوورخرایەوە و هەندێکی ژوەهایان دادنا کە دەستی ئێرانی تێدا بووە هەر بۆیە وەک بینیمان بەشێکی دروشمەکانی خۆپیشاندەران دژی ئێران و دژی دەستهەبوونی ئێرانیەکان بوو لە عێراقدا ئەمە لە کاتێکدا دۆسێ سەرەکیەکانی خۆپیشاندەران نەبوونی دەرفەتەکانی کارکردن و نەهێشتنی گەندەڵی بوو لە ناو حکومەتدا ئەگەر بێت و بەزوویی دۆسەی گەندەڵی چارەسەر نەکرێت ئەوە دەبێتە نەخۆشیشی کوشندە کات کێشەیە بۆ حکومەتی عێراق چونکە چارەسەرکردنی هەندێک لەم گرفتانە کاتێکی زۆری دەوێت و لەوانەشە هەوڵێکی زۆری سیاسیشی بوێت و هەروەها سەرچاوەیەکی زۆری داراییشی دەوێت بۆ چارەسەرکردن بەڕاستیش پێم وایە ئەمە هەر وەک کێشە دەمێنێتەوە و بۆ ماوەیەکی بەرچاو چارلز هەندێک ئەماژەش هەبوون لەناو عێراقدا بەوەی کە کۆنە بەعسیەکان ئەوانەی کە لایەنگری ڕژەمەکەی پێشووی عێراق ڕژەمی سەدام حوسێن بوون ئەمانەش لەوانەیە دەستێکیان هەبوو بێ لە پەرسەندنی ڕووداوەکاتدا بە تایبەتیش کوشتنی خەڵکدا. زۆر زەحمەتە لەو ڕۆژەدا بزانێت کێن ئەوانی هۆکاری تونندوتیژیەکان و دەستنیشان بکرێن پێشم وایە هەندێک کارکتەری تری سیاسیش هەن بە بەعسیەکانیشەوە کە دەشێت هەوڵی قۆستنەوەی ئەو ڕووداوانە بدەن و بۆ بەرژەوەندی خۆیان بەکاری بهێنن بەڵام بیرمان نەچێت نەبوونی بەڕێوەبردنێکی باش و بنەمایەکی تۆکمەی دەوڵەتداری لەم 15 ساڵی ڕابردوودا کە لە عێراقدا هەبووە پێویستە چارەسەر بکرێت تا بۆشایی و کەلێنەکان پڕ بکرێنەوە کە پێویستە ببێتە کاری سەرێکی حکومت بۆ ریفۆرمکردن کە هەندێک لە خۆپیشاندەران داوای دەکەن بێگومان ئەمەش ئەرکێکی ئاسان نابێت بۆ حکومت ئەلبەت هەموو ئەو ئاکتەرانی دەخوازن ناڕزایەکان بۆ بەرژەوەندی خۆیان بەکار بهێنن ناتوانن هیچ شتێک بکەن ئەگەر حکومت هەندێک هەنگاو بنێت بە ئاراستەی ئەو داوایانە گوێمان لە هەندێک لە خۆپیشاندەران بوو ئاماژەیان بەوە دەکرد کە پێویستە حکوومەتەکەی عادل عەبدولمەجید بگۆڕێت باوەکو گریمانەیەک داینین ئەگەر حکوومەتی عادل عەبدولمەجید بگۆڕێت چێ دەبێتە ئەڵتەرناتیڤ بۆ دکتۆر عەبدولمەجید دەزانیت پێم وانییە داوا بۆ گۆڕینی حکومت هیچ شتێک بگۆڕێت چونکە پێکهاتە و خەڵکی جۆرا و جۆرت هەن لەو حکومەتەدا بۆ ئێستا ئەوە گرنگە ئەو کاربەدەستانی ناو حکومت هەوڵەکانی خۆیان خێرا و چڕ بکەنەوە بۆ چارەسەرکردنی بەشێک لە کێشە سەرێکیەکان دەبێت ئەوەش باس بکەین کە زۆرێک لەم کێشانی ئەمڕۆ دەگەڕێنەوە بۆ سەروەختی ڕوخاندنی ڕژێمەکەی سەدام حوسێن لەلایەن ئەمریکا و هاوپەیمانەکانیەوە ئەو کێشانی بەبێت چارەسەر ماونەتەوە وەک هاوبەشیکردن لە دەسەڵاتدا هەبوونی هاوبەشی لە سەرچاوە و سامانەکاندا هەروەها ڕێکەوتن لەسەر دۆسیەکی وەک فیدرالیزم و چۆنیەتی جێبەجێکردنی لە وڵاتەدا ئەمانە بەشێکن لە کێشە سەرێکیەکان کە خۆپیشاندەران بە شێوەیەک لە شێوەکان پەنجیان خستۆتە سەر و ڕنگدانەوەشی هەیە لە دروشمەکانیاندا بەڕاستی پێویستە حکومت دەست بکات بە چارەسەرکردنی ئەو کێشانە چونکە ئەگەر نەیکات ئەوە بە دڵنیاییەوە دەبێتە کێشەیەکی تر بەڕاستیش نازانم لە ئێستادا چۆن چارەسەری دەکەن بەڕای تۆ ناکۆچی ناوماڵی شیعە لە عێراقدا ئەمە چەندێک کاریگەری هەبووە بەسەر برەودان بە خۆپیشاندانەکان و ئەو ڕووداوانەی کە لە هەفتەی ڕابردوودا بینیمان ئەمە پرسیارێکی قورسە پێم وایە ئەوەی دەیبینین هەر تەنها ناکۆچی نییە لە ناو ماڵی شیعەدا چونکە هەندێکیان لە هەوڵی هێوەرکردنەوەی شەپۆلی ناڕزایەکاندا بوون و داوای بڕیاری تۆکمەی حکومەتیان دەکرد بۆ بەرژەوەندی خۆپیشاندەران پێم وایە ئەمە بەشێکە لەو دابەشبوونەی لە عێراقدا هەیە بە گشتی لەسەر خۆپیشاندانەکان و لەسەر دۆسێ سەرێکیەکانیش هەندێک لایەنی ناو حکومت کەم تا زۆرێک هەوڵیان داوە ئەم شەپۆلی ناڕزایەتیە بۆ خۆیان بقۆزنەوە بە هەمان شێوەی هەندێک کارکتەری تری سیاسی لە دەرەوەی حکومەتدا دایانخواست بۆ خۆیانی بقۆزنەوە بە دڵنیاییەوە ئەمە یەکێکە لەو دۆسیانی پێویستە بە بڕیاری یەکلاکەرەوە چارەسەر بکرێت لە ڕێی کۆکردنەوەی هەموو لایەنەکان بۆ دەرباز بوون لەم هەموو کێشانە یەک پرسیاری تر بەخێرایی کێ سوودمەندە لە ڕەوشێکی ئاوا کە عێراقی تێدەکەوێت
ڕاستیەکە ئەمە ڕای تایبەتی خۆمە لەم ڕەوشەدا دیموکراسی سوودمەند دەبێت لەو سۆنگەیەوەی حکومت بەرپرسیار کراوە لە ڕێی خۆپیشاندانی خەڵکەوە جا بەشێک لە فەرمانڕەوایان و کاربەدەستانی عێراقی ڕاشکاوانە کاری خۆیان دەکەن لەو بڕوایەدا نیم ئایا ئێستا هیچ دەستێک و هێزێکی بیانی هەبێت بەرژەوەندی سیاسی لەو ڕووداوانەی عێراقدا هەبێت چونکە بەگشتی ئەوەی دەیبینین جۆرێکە لە ڕاپەڕنی جەماوەری کە تەنانەت ڕێبەرایەتیەکیشی نییە بەڵام داوای هەیە و دەشبێت حکومت بیبیستێت. ئەو خاڵێکی گرنگە کاتێکە ئەمەژە بۆ دەکەی دەڵێ دیموکراسی سوودمەندە لەم ڕۆژەی عێراقدا لە کاتێکە خەڵکێکی زۆر دەکوژرێن لە وڵاتەدا من دەگەڕێمەوە بۆ لات مەرجعیەتی شیعەکانی عێراق پەیامی خۆی گەیاندە دەسەڵات و خەڵکیش هەروەها ئاگاهی داوە ئەگەر توندوتیژیەکان و پێکدادان بەردەوام بن ئەوە بەرەنجامی زۆر خراپیان لێ دەکەوێتەوە. نەئەمەل هیوادارین هەموو ئەوانەی لە پۆستەکاندان و بەرپرسیارەتیان هەیە هەموو ئەوانەشکە لە نێوەندی بڕیارداندان لە وڵاتەدا بیریان لای باشترین بەرژەوەندیە وڵاتەمان بێت و لۆژیک بەکاربێنن و کار و ئەرکی سەرشانیان بەجێ بگێنن بەر لەوەی درەنگ بکەوێت بە هەمان شێوە شیوەداریشین کە هەموو لایەنە سیاسیەکان بە ئاگابن لە هەموو مەترسیەکان لە ئاکامی بەکارهێنانی توندوتیژی و بەرەنگاربوونەوەی توندوتیژی دێنە ئاراوە هاوکاتی بەردەوامی ئەم شەپۆلە ناڕەزاییە. کاربەدەستانی عراقی ئاماژە بەوە دەکەن لە هەندێک ناوچەدا کە خۆپیشاندەرانی لێبوون هەوڵ دراون تا ئاڕاستەی خۆپیشاندانەکان وەربچەرخێنرێن بۆ مەبەست و ئامانجی تایبەت. وەکبارێکی ئاسایی ئاڕاستی خۆپیشاندانەکان لە مەیدانی شۆڕشی بیستەوە بوو بەرەو ئۆفیسەکانی پارێزگا و ئەنجومەنی پارێزگا ئەوەی جێی سەرنج بوو لامان وە شەرخانێک لە ڕوتی خۆپیشاندانەکاندا دروست بوو بە ئاڕاستەی بەشەکۆنەکەی نەجەف و بەرەو ماڵی ڕێبەری باڵا ئایەتوڵڵا عەلی سیستانی. هەر چۆنێک بێت حکوومەتی عێراقیش نکۆڵی نەکردووە لەوەی خەڵکانێک هەن لە ناو خۆپیشاندانەکاندا ئۆفیسەکانی حکوومەت و بانکەکان و ئۆفیسی دامەزراوە گشتی و تایبەتەکانی ناو وڵاتەکەیان سووتاندووە و لە هەندێک باریشدا تاڵانیش کراون. حکوومەت دەڵێ بە ناچاری کەوتونەتە بەر بژارە قورسەکە. ئەمڕۆەوەی پێویستە لە سەرمان گەڕاندنەوەی ژیانی ئاساییە بۆ هەموو پارێزگاکان پێویستە ڕێز لە دەسەڵاتی یاسا بگیرێت کە هەر هەمومان لە ژێر ساییدا بە ئاشتی و ئارامی دەژین. دەخوازم ئاشکرای بکەم ئەو ڕێوشێنە ئاسایشیانەی گرتومانەتە بەر با قەدەغەکردنی کاتی و هاتیچۆ بژارەی قورس بوون بۆمان. بەڵام وەک دەرمانێکی تاڵ نەدەکرا دەستبەرداری بین چونکە ناکرێت ئاسایشی ئێوە بخرێتە بەر مەترسیوە و ناکرێت پارێزراوی وڵات و پارێزراوی گەلی عێراق بدرێت بە دەمباوە. وەزارەتی بەرگری عێراق چەند جارێک لە ڕاگەیاندنەکانیدا دووپاتی کردوێتەوە چەکداری نەناسرا و دزایان کردوێتە ناو خۆپیشاندانەکانەوە و تەقەیان لە خەڵک و لە هێزە ئاسایشیەکانیش کردووە. كان سلاحهم الكلمة چەکی دەستی خۆپێشاندەران دەنجیانە کە دەیانەوێت پەیامی خۆیانی پێبگەێنە هەموو دامەزراوەکانی حکوومەتی عێراق کە پێویستە هەنگاو بە ئاراستەی چاکسازی ڕاستەقینەدا بنرێت و هەروەهاش گوێ لە دەنجی هاوڵاتیان و پێداویستیەکانیان و خواستەکانیان بگیرێت. بەڵام ناڕەزاییەکان بە چەک وەڵام درانەوە و ئەمەش بە هەموو شێوەیەک ڕەت دەکرێتەوە و جێ قایلبوون نییە. هەر بۆیە پەرلەمانی عێراق بەردەوام داوا دەکات لە خەڵک و لە دەسەڵاتدارانیش خۆیان دوور بگرن لە هەموو توندوتیژیەک و ئاگاهیش دەدات. ئەتمەنە واطلب هیوادارم و داواش لە هەموو لایەک دەکەم هەموو جۆرە پێکدادانێکی نێوان خۆپێشاندەران و هێزە ئاسایشەکان ڕابگیرێن. داوا لە خۆپێشاندەران دەکەم لە ئاستێکی بەرزی بەرپرسیارەتی دابن و بە پێی ڕێنماییەکان کار بکەن. لە کاتێکدا بەرپرسیارەتی هەرە گەورە لە ئاستۆی هێزە ئاسایشەکانماندایە بۆ پاراستنی خۆپێشاندەران. توندوتیژیەکانی ئەم دوایەی عێراق نیگەرانی زۆریشی لە ناو کۆمەڵگەی نێونەتەوەییدا دروست کردووە و نەتەوە یەکگرتوەکانیش داوا لە حکوومەتی عێراق دەکات ڕێز لە مافەکانی مرۆڤ بگرێت و ڕێگە نەدات هێزە ئاسایشیەکان ژیانی هاوڵاتیان بخەنە مەترسیەوە. راپۆرتە هەواڵیەکانی نیگەرانی لای ئێمە هێناوەتە ئاراوە سەبارەت بە تەقەکردنی هێزە ئاسایشیەکان و بەکارهێنانی گولەی پلاستیکی لە هەندێک ناوچەدا. هەروەها بەرامبەر بەکارهێنانی گازی فرمێسگرێش بە شێوەیەکی ڕاستەوخۆ دژ بە خۆپیشاندەران. کارمەندانی بەشی مافەکانی مرۆڤ لە UN کوژرانی دەیان خۆپیشاندەریان پشتڕاست کردوتەوە. داوا لە حکوومەتی عێراق دەکەین تا دەرفەت بدات خەڵک ئازادانە مافی خۆیان بۆ ئازادی ڕادەربڕین و بۆ گربوونەوەی ئاشتیانە بەکار بهێنێت. چارلز سەمەیەکێکە لە گرفتە گەورەکان کە لە عێراقدا ڕووی داوە
زیاتر لە 100 کەس کوژراوە هەندێک سەرچاوی هەواڵ ئاماژە بەوە دەکەن زیاتر لە 6,000 کەس بریندارن. ئێمە گوێمان لە دوو جۆر پێیان بوو یەکیشیان دەڵێ ئەوانەی کە تەقیان کردووە ئێرانیە بەڵام دامەزراوەکانی عراق خۆیان دەڵێن چەکداری نەناسرا و دزەیان کردوێتە ناو خۆپیشاندەرەکانەوە یاغ لە شوێنی ترەوە تەقیان لە هەردوو لا کردووە هەم لە هێزە ئاسایشەکان هەم لە خۆپیشاندەرانیش حکوومەتی عراق لێرەدا دەتوانێت چی بکات چۆن ئەو بەرپرسیارەتی هەڵبگرێت. دەزانی پێم وایە بەشێکی کێشەکە نەبوونی دیسیپلینە هەندێک لە هێزە ئاسایشەکانی عراق بەرپرسیارەتی چاودێریکردنی ئەم خۆپیشاندانانیان لە ئەستۆ بووە بەڵام بەهۆی ئەوەی مەشق و ڕاهێنانیان نییە لە چۆنیەتی سەر و سەوداکردن لەگەڵ پشێوی سیڤیلیدا کە پێویستە بیزانێت و هەت بێت کاتێک ڕوبەڕووی ئەو ئاستە گەورەی خۆپیشاندانێک دەبیتەوە بەڕای من کە بەڕاستیشی دەزانم یەکێک لە هۆکارەکان ئەوەیە کاتێک ئەمریکا مەشقی بەهێزە ئاسایشەکانی عراق دەکرد ئەو مەشقا تایبەت بوو بە چۆنیەتی شەڕ لەگەڵ جیهادیە تێڕۆریستەکاندا مەشق و ڕاهێنانی پێنەکردوون بۆ چۆنیەتی ڕەفتارکردن لەگەڵ نائارەمیەکی لەو شێوەی بینیمان دەزانی بەڵگەکان ڕوون نین بۆ پێناسەکردنی ئەوەی ئەو دەستانێکێن لە تونندوتیژیەکاندا بوون بەڵام بڕوام بەوەیە وەک هەندێک لە پسپۆرانی نێونەتەوەیی دەڵێن پێویستە هێزە ئاسایشەکان زیاتر پش و درێژ و سنگ فراوان بن لەسەر زەمین و ئەمەش لە لێدوانی ئەم دواییەی زۆرێک لە گەورە کاربەدەستانی عراقدا ڕەنگی داوەتەوە بە تایبەتیش کاتێک داوای وتوێژ و دانوستاندنی ڕاستەوخۆ دەکەن لەگەڵ خۆپیشاندەراندا بەبێ ئامادەبوونی هێزە ئاسایشەکان. ئەمەژۆ بۆ مەسلەی ئەوە کرد کە دەستی تر هەبێ بە پێی ئەو لێدوانەی کە گوێمان لێبوو پارێزگاری نەجەف ئاماژە بەوە دەکات دەڵێ خۆپیشاندان لە نەجەفدا وەردەچەرخێ دەڕوا بەرەو بەشە کۆنەکەی نەجەف بۆ هێرشکردنە سەر ماڵی ئایەتوڵا عەلی سیستانی کێ سوودمەند دەبێت لەوەی کە شتێک بەرامبەر بە مەرجعی شیعەکان سیستانی بکرێ؟ ئەمە پرسیارێکی زۆر قورسە چونکە باوەڕ ناکەم هیچ عێراقیەک جاسەر بە هەر تایفەیەک یان ئاینێک بێت سوودمەند بێت لە هێرشکردنە سەر ئۆفیسی سیستانی خودی سیستانی پێچەوانەیە لەگەڵ ئێرانەکاندا بەهۆی ئەو ڕوانینانەی هەیەی لەسەر ڕۆڵی دامەزراوەی ئاینی لە بواری سیاسی عێراقدا بەڕاستیدا ماوەیەکی زۆرە ئێرانەکان هەوڵی کۆنتڕۆڵکردنی دامەزراوی ئاینی دەدەن لە نەجەف تا بۆ سوود و بەرژەوەندی خۆیان بەکاری بهێنن ئەگەر گۆڕانکاریەک لە ڕێبەرایەتی شیعەکانی عێراق دروست بوو جا من نامەوێت پەنجەی ئاماژە ڕابکێشم بەڵام ئەگەر بیکەم ئەوان دەڵێم ئەوانەی دەیانەوێت مەرجعێکی جیاواز لە پرۆسی سیاسی عێراقدا ببینن هەر ئەوانن سوود لە سوکایەتی پێکردن و زیان لێدان لە کەسایەتی سیستانی دەبینن. یەکی لە ئەگەرەکانی تر بە تایبەتی لەم ڕووداوی تەقەکردن و کوشتنی خەڵک و بریندارکردنیانە ئەوەیە کە هێشتا خانە نووسوەکانی تۆڕە تێرۆرکاریەکەی دەوڵەتی ئیسلامیە داعش هێشتا لە ناو عێراقدا مابن بەڕای و ئەمەیان چەند ئەگەرە دوای ئەو هەموو شکستەی کە هێنایان لە ساڵی 2017دا دوای ڕوخانی دەوڵەتی خەلافەتیش داعش ئەتوانێ بەڕای تۆ شتێکی لە بابەتە بکە؟ بەڵێ بەبێ هیچ گومانێک شیانی هەیە لە ڕاستیدا بە ماوەیەکی زۆر بەر لەوەی شکست بە داعش بهێنرێت لە عێراق و لە سووریاشدا شانەی نهێنی خۆیان دروست دەکرد و چەک و تەقەمەنی و پارەی زۆریشیان دەشاردەوە جا بێگومان دەستە و تاخمەکانی داعش دەخوازن ئەو دەرفەتە بقۆزنەوە لەو پشێویانی بینیمانن ئەوەش ئاشکرایەکە داعش لە ناوچەکانی زۆری نەشیعە لە باشوور داعش لاوازە و چۆن جموجۆڵی خۆیان دەکەن ئەمە پرسێکە بە کراوەیی دەمێنێتەوە بەڵام بە دڵنیاییەوە دەتوانن لە شوێنی تردا جموجۆڵیان هەبێت بە تایبەتیش لە بەغدا و لە ناوچە سونە نشینەکانیشدا جا ئەگەر پشێوەکان بەردەوام بن ئەوە داعش سەرمایی خۆی هێدا دەخاتە گەڕ. هەڵبەت یەکێک لە داوا هەرە سەرەکیەکان لە ناو عێراقیشدا هێنانە ئارای چاکسازیە ئەو ڕیفۆرمانی کە پێویستە بۆ وڵاتەکە بکرێن بەشێکی گەورەی داوای خۆپیشاندەرانی عێراق لە حکوومەت چاکسازیکردنە مەرجعیەتی شیعەکانیش لە شاری نەجەف هاوڕایە لەگەڵ خەڵکدا لە کاتێکدا دەشزانێ تەگەرەکان زۆرن لە بەردەم هەر پرۆژەیەکدا بۆ چاکسازی.
وحذرت الذين يمانعون من الإصلاح مەرجایەت ئاگاهی داوە بەوانەیە ڕێگری دەکەن لەوەی چاکسازی لە عێراقدا بکرێت و ئەوانەش کە گرەو دەکەن لەسەر ئەوەی داواکاریەکانی خەڵک لە وڵاتەدا کەم دەبێتەوە. ئەوە پێویستە بزانن چاکسازیکردن پێویستیەکی گرنگە و ناکرێت چیتر دوا بخرێت. تەنانەت ئەگەر لە ئێستادا داواکان بۆ چاکسازی بڕێک کەم ببنەوە، بەڵام لە ئایندەدا بە شێوەیەکی زۆر بەهێزتر و بەرفراوانتر سەر هەڵدەدەنەوە بە بەراورد لەگەڵ ئەوەی ئێستا هەن. سەرۆکوەزیری عێراق هەر لە سەرەتای وەرگرتنی پۆستەکەیەوە باسی لە چاکسازیەکان دەکرد و بە پێداویستیەکی گەورە و گرنگ ناودێری دەکرد بۆ بەرەو پێشبردن و پەرەسەندنی وڵاتەکەی. من ئامادەم بچمە لای خۆپشاندران لە هەم شوێنێکدا بن و دابنیشم لەگەڵ یان نوێنەرانی خۆمیان بنێرمە هەر شوێنێکی لێ دەبن لە پارێزگاکاندا بە بێ یاوەری هیچ هێزێکی سەربازی بۆ خۆم بە بێچەک دەچمە لایەن و کۆبوونەوەیان لەگەڵ دەکەم و گوێ لە داواکانیان دەگرم. ئەگەر ئەمە ڕەوشەکە هێور دەکاتەوە ئەوە ئامادەم بچم و چەند ڕۆژێکیش لەگەڵیاندا بمێنمەوە. لە بەرامبەریشدا داوای ڕاگررتنی خۆپشاندانەکان دەکەین لە شەقامەکانی بەغدا و پارێزگەکانی تریشدا. مەرجایەتی شیعەکان ڕێنمایی دەدا بە دەسەڵاتداران سەبارەت بە چۆنێتی دەستپێکردنی پرۆسەی چاکسازی و بەرەنگاربوونەوەی گەندەڵی و هوشیاریش دەدات ئەگەر بێت و ئەو بەرنامانەی بۆ چاکسازی هەن جێبەجێ نەکرێن ئەوە ڕەوشی وڵاتەکە هێندەی تر خراپ دەبێت. وتشدد على أن مجلس النواب مەرجایەتی ئاینی جەخت دەکاتەوە لە پارلەمان بە هەموو ئەو دەسەڵاتانەی هەیەی بۆ یاسادانان و چاودێریکردن تا بەرپرسیارەتی گەورەی خۆی لەم ڕەوەشەدا ببینێت. ئەگەر گەورەترین هاوپەیمانێتی ناو پارلەمان کە ئەم حکوومەتەی پێکێناوە ڕێگەکانی خۆی نەگۆڕێت و وەڵامی داوا ڕەواکانی خۆپێشاندەران نەداتەوە بۆ چاکسازی، ئەوە هیچ گۆڕانکاریەک لە سەر زەوی نایەتە ئاراوە. مەرجایەت تۆپەکەی خسۆتە ناو هۆڵی پەرلەمانەوە. سەرۆکی پەرلەمانیش جەخت دەکاتەوە لەوەتەی نەک هەرتەنها یاسای پێویست پەسەند دەکرێت بەڵکو وادەی تایبەتیش بۆ جێبەجێکردنیان دیار دەکرێت. ونضع جدول زمني وادەیەک و میکانیزمێک دیاری دەکەین بۆ دابینکردنی شوێنی نیشتەجێبوون و دەرفەتەکانی کار و هەروەهاش خزمەتگوزاری تەندروستی. ئەمانە هەر هەموو بەرنامە و کاتیان بۆ دادەنرێت. ئەگەر بێت و نەبینم حکوومەت کار بۆ بەجێگەیاندنی داوا و خواستەکانی خەڵک دەکات و تەنها هیوایان پێدەبەخشێت، ئەوە بۆ خۆم چاکە دەکەم دادەکەنم و لە ڕیزی پێشەوەی خۆپێشاندەران دادەبم. حکوومەتی عێراقیش هەر لە ئێستاوە بەرنووسەکانی خۆی ئامادە کردووە و هێڵە گشتیەکانی ئەو بەرنووسانەشی ئاشکرا کردووە بۆ ڕای گشتی لە وڵاتەکەدا. بعض النقاط سنعالجها في الجلسات الأخرى. ژمارەیەک خاڵماندا ناون و لە دانیشتەکانی داهاتوودا چارەسەریان دەکەین. پرۆژەکانی چاکسازی دەخینە بەردەست پەرلەمان کە تەوەری گرنگ و هەستیاریان لە خۆگرتووە، وەک بەرەنگاربوونەوەی گەندەڵی و گەندەڵکاران. هەروەها خاڵی تریشی تێدایە وەک چاکسازی دارایی، دابینکردنی دەرفەتی کار بۆ گەنجان، بەرەنگاربوونەوەی هەژاری، داواکانی خۆپشاندەران و چاکسازی ژێرخانی ئابووری و دابینکردنی خزمەتگوزاریەکان و چاکسازی بەڕێوەبردن و پشتیوانیکردنی سەقامگیری لە تەواوی عێراقدا. هەر چۆنێک بێت هێشتا ناکرێ بگوترێ پاش ئەو پەیمانانەی دراون خەڵک لە شەقامەکان دەکشێنەوە و کۆتایی بە خۆپشاندانەکان دێت. بەڵام وەک خۆپشاندەران لێرە و لەوەی عێراقدا باسی دەکەن ئەگەرێکی لاواز هەیە دەرفەتێکی تر بە حکوومەت بدرێتەوە. ئەمەی ڕوودەدا شۆڕشی برسیەکان و خەڵکی ئازایە، هیوای کرانەوەی دەرگای نوێی پێبەخشیوین. خوا دەزانێت ئایا حکومەت جێی متمانەیە یان نا. ئەگەر حکومەت داواکانی خەڵکی جێبەجێ کرد ئەوە یانی شتێکی باشە، ئەگەری ژنەی کرد ئەوە زۆر لەمەی کە ڕووی داوە زیاتر دەبینێت. هیوادارم ئەو بڕیارە و لێدوانانەی بەڕێز سەرۆکی پەرلەمان و بەڕێز سەرۆکوەزیر داویانە جێبەجێ بکرێن، چونکە بەڕاستی گەلی عێراقی بێزار بووە لەو هەموو پەیمانانەی دایاندرێتێ کە دەتوانم بڵێم تووشی نیمچە بێ هیواییەک بووە. هەر بۆیە هیوادارین ئەو قسانەی کردویانن وەک خۆی جێبەجێ بکرێن. چارلز وەکو گوێمان لێبوو هەموو داوای ڕیفۆرم دەکەن، هەموو داوای چاکسازی دەکەن. چاکسازی لە عێراقە کرێ بەڕایتەوە ئەلەم ڕۆژاکەتیایەتی. بەڵێ پێم وایە دەشێت چاکسازی بکرێت. ئەگەر ترسی تەواو لای حکومت دروست بێت بەهۆی ناڕەزایی سیاسی و بەهۆی ئەگەری قەیرانی گەورەتری سیڤیلیەوە ینی هەموو شتێک ئەگەری هەیە. بەڵام زۆرێک لەم کێشانی ئەمڕۆی عێراق دەیان ساڵە هەن، هەر بۆیە پێویستە حکومت خواستی سیاسی خۆی بخاتە ڕوو، هەروەهاش هاوڕایی بۆ دروست بکات کە بەڕاستی زۆر گرنگە بۆ زاڵبوون بەسەر ئەم کێشانەدا. بۆ نمونە گەندەڵی
یەکێکە لە کێشە گەورەکان. گەندەڵی هەر ئەوە نییە سوودی نایاسایی لە داهات و سەرچاوەکانی حکومت ببینیت، بەڵکو بەپێی توێژینەوەکان دەشبێتەمایی پێشێلکاری زۆری مافەکانی مرۆڤ کە بەداخەوە لە سەر تاسەری عێراقدا دیاردەیەکی زۆر ڕوون و ئاشکرایە. جا چۆن زاڵ دەبیت بەسەر ئەو کێشەیەدا؟ ئەمە ئێجگار قورس دەبێت لەگەڵ ڕەچاوکردنی ژماری لایەنە سیاسەکان و جۆرا و جۆری ڕوانینەکان و ژماری کارکتەرە بیانەکان لە عێراقدا کە هەریەکەیان قسەی خۆی هەیە لەسەر چۆنیەتی چارەسەرکردن. ئەمە ئەو شتەیە کە حکومت ڕوبەڕووی دەبێتەوە، بەڵام بڕوام بەوەیە کە دەکرێت بکرێت لە ڕێی هێنانە ئارایی تێگراییەکی گشتی و بێگومانیش بە یارمەتی کارکتەری دەرەکی بە ئەمریکا و ئێرانیشەوە. This would include the United States and Iran, frankly. یەکێ لە کێشەکان لە کاتی هەر چاکسازیەکە لە کاتی هەر ریفۆرمێکدا ئەوەیە بە تایبەتی کە دێنە سەر مەسەلەی گەندەڵی تۆ ئەبێ لە بەرژەوەندیەکانی گەندەڵکاران بدەیت. گەندەڵکاران بۆ خۆیان وەکو خۆپیشاندەرانی عراقی ینی پێمان دەڵێن هەر ئەو بەرپرسانەی پێشوو بوون لە عراقدا کە خاوەنی دەسەڵاتێکی گەورەی هەم سیاسی و هەم دارایی و هەم جۆرەکانی تری دەسەڵاتیشن. ئەم حکوومەتی عادل مەهدی ئەتوانێت بەرەنگاری ئەو هەموو ببێتەوە. Well, again, I believe that it's going to take جارێکی تریش دووپاتی دەکەمەوە کە دەکەوێتە سەر گەورەیی خواستی سیاسی. پێویستی بە پشتیوانی هەیە لە پەرلەماندا، پێویستی بە پشتیوانی لایەنە سەرۆکیەکانە لە ناو لە دەرەوەی پەرلەماندا. هەر بۆیە پێویستە یەکێک هەبێت دەست بکات بە پێکهێنانی ئەو هاوڕاییە. من کە لێرە دانیشتوم ناتوانم پێت بڵێم ئەو هەوڵە سەرکەوتوو دەبێت یان نا، بەڵام دڵنیام لەوەی کاتێک دەبینین هیچ ناکرێت ئەوازەنگێکی گەورەتری بێدارکردنەوە بە گوێی حکومەتی وڵاتەکەدا دەدرێت و جێگرەوەی بڕیارنەدانی یەکلاکەرەوە دەشێت ئەگەری شەڕی ناوخۆ بێنێتە ئاراوە وەک لە ڕووماڵکردنی میدیاکاندا دەمانبینی. هەرچەندە پێم وانییە بگاتە ئەو ئاستا، بەڵام دڵنیام لەوەی قەیرانەکان زۆر خراپتر دەبن. ئەگەریش وهای لێبێت ئەوە پێویستی بە بڕیار و هەوڵی زۆری حکومت دەبێت بە تایبەتیش بۆ هێنانە ئارایی ئەو تێکراییە سیاسیە لە نێوان کارکتەرە جیاوازەکاندا. ئێستا بەپی قسەی مەرجعیەت پێویستە پەرلەمان هەموو ئەو کارانە بکات بۆ کارانە هەڵبسێ. پەرلەمان بەو جۆرە لایەنە سیاسیانی کە ئێستا با بڵین دروست بووە یا پێک هاتووە ئەتوانێت ئەو جۆرە یاسایانە دەربکات و پەسەندی بکات و بیدا بە حکوومەت یا هەماهەنگیەک لەگەڵ حکوومەتە دروستکە بۆ بەرەنگاربوونەوەی گەندەڵکاران. I don't think so. نا پێم وانییە، بەڵام دەتوانم بڵێم ڕای مەرجعیەت تەواو دروستە لەوەی بەرپرسیارەتەکە لە ئەستۆی پەرلەمان بنێت. لە ڕاستیدا دەبێت مەرجعیەتیش ڕۆڵی خۆی بگێڕێت لە پێکهێنانی ئەو هاوڕاییە سیاسی پێویستە و دەشبێت هەوڵەکانی لەو بارەدا چڕ بکاتەوە و کاریگەریەکانی خۆیشی بەکار بهێنێت بۆ ڕێو شوێنەکانی بەرەنگاربوونەوەی گەندەڵی. لە ڕاستیدا ئەو گەندەڵی هەیە دەگەڕێتەوە بۆ کاتی هێرشی ئەمریکا و پێکهێنانی یەکەم حکوومەتی عێراقی. پێکهێنان و سەر و سەوداکردن لەگەڵ حکومەتدا و وەزارەتەکان ببوونە سەرچاوەیەکی گەورەی بەدەستێنانی پارە بۆ زۆرێک لە لایەنە سیاسەکانی ناوە و دەروی پەرلەمان. تەنها ئەو کەسانە دەتوانن ئەو تێگراییە سیاسیە بێنێتە ئاراوە و کۆنتترۆلی گەندەڵی بکەن کە بەداخەوە ڕۆچۆتە ناو سیستەمەکەوە. ئەوانە کە بێلایەن و دەسەڵاتیان هەیە وەک مەرجعیەتی شیعەکان کۆنتترۆلی گەندەڵی بکەن کە بەداخەوە ڕۆچۆتە ناو سیستەمەکەەوە ئەوانە کە بێلایەن و دەسەڵاتیان هەیە وەک مەرجعیەتی شیعەکان. بەڕاستی بڕوان بەوەیە کە پێویستە ئایەتوڵڵا سیستانی و کەسایەتیەکانی تریش بێنە ناو و فشاری خۆیان بکەن بۆ دروستکردنی هاوڕایی و هەروەهاش دانانی ڕێوشێنی تایبەت بۆ بەرەنگاربوونەوەی گەندەڵی. یەکێ لە گرفتەکانی تری لەم خۆپیشاندانانەدا کە ڕوویاندا هێرشکردنە سەر دەستگاکانی میدیا بوو من دەگەڕێمەوە وڵات چارلز. هاوکاتی ئەم شەپۆلی ناڕەزاییە میدیاکانیش ڕوبەڕووی زیان بوونەتەوە و ژمارەیە چەکدار هێرشیان کردوتە سەر کەناڵی دیجلە و هەروەهاش کەناڵی NRT لە بەغدا. ڕۆژنامەوانێکی کەناڵی دیجلە ئەو جۆرە هێرشانە بە شەرمەزاری بۆ حکوومەتی عێراق ناودێر دەکات.
اتهامات ومحاولات. پاژەم هەموو هێرش و هەوڵانە بۆ داخستن و ستاندنی میدیاکان پێویستە سەرۆکوەزیر لە نێوان دەسەڵاتی دەوڵەت و دەوڵەتی بەیاسادا یەکێکیان هەڵبژێرێت. ئەوە ئێستا ڕوودەدات بە ئاگداری خودی سەرۆکوەزیرە. هێرشکردنە سەر میدیاکان بە ڕۆژی ڕووناک یان شەو شەرمەزاریەکە بۆ خودی سەرۆکوەزیر. کەناڵی NRT کە پەخشی بەرنامەی بە زمانی عەرەبیش هەیە، ئۆفیسی کەناڵەکەیان کەوتە بەرهێرشی چەکدارەکان و کەرەستە و کەلوپەلەکانی ئەو ئۆفیسیان شکاندووە و لە کارمەندەکانیشیان داوە. قوة ملثمة غير معروفة جهة أمنية غير هێزێکی دەمامک کردو لە بەشێکی نەناسراوی هێز و ئاسایشەکانەوە پەلاماری کەناڵەکەیان داوین و هەموو کەرەسە و کەلوپەلەکانیان شکاندوین. ئێمە وەک NRT ڕاستیەکانمان نەشێواندووە، ڕاستیەکانمان گەیاندووە. پێی دەچی ئەم حکوومەتە بەرگەی وتنی ڕاستیەکان نەگرێت. هیوادارین سەرۆکوەزیر هەڵوێستی هەبێت. ئەم هەموو کەناڵە وێران دەکرێن و سەرۆکی حکوومەت بێدەنگە و ناجوڵێت. نەتەوە یەکگرتووەکان ئەم ڕووداوانە بە ئاماژەیەکی مەترسیدار بۆ سەر ئازادی ڕادەربڕین و ئازادی ڕاگەیاندن هەژمار دەکات لە عێراقدا. نیگەرانیشمان هەن سەبارەت بەو راپۆرتانەی باس لە دەستگیرکردنی ژمارەیەک ڕۆژنامەوان و پەیامنێر دەکەن و دواتر بەشێکیان ئازاد کراون. بەم جۆرە دەستگیرکردانە مەترسی لای ڕۆژنامەوانانی تر دروست دەکەن بۆ ڕووماڵکردنی ڕووداوەکان. چارلز هێرش بکرێتە سەر میدیا. پێدوان نییە ئەمە لە ئەرکی حکوومەت بێ کە پێویستە میدیاکان پارێزێ یاخود ئەمە حکوومەت خۆیەتی وەکو جۆمان لە ڕۆژنامەوانەکان بۆ ئاماژە بەوە دەکەن دەڵێن بە دووری نازانن کە حکوومەت بێ. چی دەگوزارێ بە تایبەتی بەرامبەر بە میدیا چه جۆرە هەڵسەنگانێکت هەیە بۆی؟ Yeah, I mean, I think this is one of the most disturbing aspects. بەڵێ ئەمە یەکێک بووە لەو شتانەی مایی بێزاریەکی زۆر بوو لەو خۆپیشاندانە سیاسیانەدا و چۆنیەتی بەرسفی حکومەتیش لەو ماوەیەدا چونکە هەر تەنها هێرشی نەکردوتە سەر ڕۆژنامەوانن بەڵکو تۆڕی ئینتەرنێتیشی لە خەڵک داخست. ئەمە کارەکانی حوسنی مبارەکمان بیر دەخاتەوە هاوکاتی خۆپیشاندانەکانی ساڵی 2011 میسر کە بە ڕووخاندنی ڕژێمەکەی مبارەک کۆتایی هەت. بەڕاستی ئەوە گرتنەبەری ڕێبازی تەواو هەڵەبوو. دەبێت حکومەت ڕێز لە ڕای جیاواز و جودابیرانیش بگرێت جا لە لای خەڵکەوە بێت یان لەلایەن ڕۆژنامەوانانەوە. دەزانی لە ساڵی 2023ەوە عێراق سەرکەوتنی بەرچاوی بەخۆوە بینیوە لە بواری ئازادیەکانی ڕادەربڕین و ڕاگەیاندنیشدا کەچی ئەمڕۆ تا ئەندازەیەکی دیاریکرا و پاشەکشەی لێ دەکات. ئەمەش ڕەوشەکە خراپتر دەکات و زەمینە خۆشکرد دەبێت بۆ خزانە ناو سیستمێکی سەرکوتکاری وەک ئەوەی لە هەندێک وڵاتدا دەیبینین کە هەرگیز حەز ناکەم عێراق ببینم بەو ئاراستەیەدا بڕوات. عێراق دەتوانێت چی بکات بە تایبەتی بۆ پاراستنی ئەو ئازادیانە ئازادی ڕاگەیاندن ئازادی ڕادەربڕین کۆڕووکۆبوونەوە چیتر پێویستە لەسەری کە بیکە بە تایبەتی بۆ ئەم حکوومەتەی دکتۆر عادل عەبدولمەجید کە ڕوبەڕووی کۆمەڵی کێشە بۆتەوە ئەلەم لەم بوارانەدا کە باسمان کردن. Well, I think the first thing the government has to do is simply, پێم وایە یەکەم شت کە حکومەت بیکات ئەوەیە ڕۆژنامەوانان و دەستگای میدیەکان بە هەموو شێوەیەک پارێزراو بن. پێویستە بەردەوام لێدوانیان هەبێت لەسەر ئەوەی ڕێز لەو ڕایە دەگرن کە دەبێت دەنگی خەڵک ببیسترێت و ئازادانش ڕوانینی سیاسیانی خۆی ڕابگەێنێت. نابێت هەر بە دەنگ ئەو پشتیوانیە ڕابگەێنرێت بەڵکو بە کرداریش بیسەلمێنێت. ڕێز لەو ئازادیانە دەگیرێت و بە بەردی سەرەکی بناغی بەرەو پێشچوونی عێراقیشدا بنرێت. پێویستە حکومەت هەموو ئەو کۆت و بەندانە هەڵبگرێت کە لەسەر تۆڕەکانی ئینتەرنێت دایناون. زانیاری تەواو بدات بە خەڵک و میدیاکان. بەڕاستی ئەوە کارێکی نەگونجاوە بۆ حکومەت ئەگەر خەڵک ڕخنەیەکی هەبێت یان بخوازێت خۆپیشاندان ڕێک بخات و بێت ئینتەرنێتی لێ ببڕێت. جا ئەگەر تۆ وابەستەی ئەو مافە بنچینەیی خەڵک نەبیت بۆ ڕێخستنی خۆپیشاندان ئەوە زۆر بە ئاسانی دەخزەیتە ناو سەرکوتکاریەوە. هەر بۆیە پێویستە حکومەتەکان وەها نەکەن بیسەلمێنن کە ئاوەها کارێک ناکەن لە ڕێی قسە و کردارەوە. یەک پرسیاری تر بە خێرایی ئەی ڕۆژنامەوانان خۆیان چیان لە ئەستۆیە بۆ پاراستنی مافەکانی خۆیان و هەروەها بۆ ئەوەی کە زەمینەی تێگەیشتنی هاوبەش لە نێوان ڕۆژنامەوانەوەن و لە نێوان حکوومەتیشدا بێتە ئاراوە.
I think the duty of journalists in a free society. پێم وایە ئەرکی ڕۆژنامەوانان لە کۆمەڵگەی ئازاددا ئەوەیە ڕاستی بڵێت و هەڵەکانی حکومت ئاشکرا بکات لە کاتی پێویستە. ڕۆژنامەوان هیچ ئەرکێکی لەسەر نییە بەرامبەر حکومت یان هەر لایەنێکی تر بێژگە لەو ئەرکەی لە ئەستۆی خۆیدایە و هیچی تر. پێم وایە پێویستە میدیا عێراقیەکان تیشک بخەنە سەر ئەوەی چی لە وڵاتەکەیاندا ڕوودەدات و خەڵک چی دەڵێن لەبارەی مەینەتیەکانیانەوە. پێشنیازی چارەسەر بکات لە ڕێی نووسینەکانیانەوە و یارمەتی دەربن بۆ دۆزینەوەی چارەسەر. ئەمە ئەرکەکەیان دەشبێت ئەوەش بڵێم کە ڕۆژنامەوانی بەردی سەرەکی بناغی کۆمەڵگەی ئازادە. من دەگەڕێمەوە بۆلات بۆ دوابەشی یاخود دواتەوەری ئەم بەرنمەیەمان لەم ڕووداوانەی عێراقدا کە دوا بە دوای شەڕە خوێناویەکان بووە لەگەڵ تێرۆریستانی دەوڵەتی ئیسلامیدا بۆ زۆرێک لە سیاسیەکانی عێراق هێشتاش سەرکەوتن بەسەر داعشدا خاڵی گرنگی وەرچەرخانە لە شەڕە ئاینزایی و تایفەگەراییەکاندا. دۆسەی قەیرانی تایفەگەرایی و ئاینزایی هەبووە و لە ئاسێکی زۆر بەرزیشدا بوو، بەڵام پاشەوەی داعش لە مووسڵ کردی بەڕاستی لە پارێزگاکانی ڕۆژاوی عێراقدا دینامیکەکە گۆڕدرا. جا لە ئێستادا زەمینەیەک هەیە بۆ پێکێنانی جموجۆڵێکی نیشتیمانیانە و هەروەهاش کارنامەکەش گۆڕدراوە. تا ئێستاشی لەگەڵدا بێ وەکو دەگوترێە ئەگەرەکانی سەرهەڵدانەوەی تایفەگەرایی لە عێراقدا ئامادەیەکی زۆری هەیە، بەڵام پێدەچێ وەک دیاردەیەک باسی لێوە نەکرێ. بەشێک لە سیاسیەکانی عێراق تەواوی ئەم کێشانە دەبەستنەوە بە سیستمی فەرمانڕەوایەتی وڵاتەکەیانەوە. سیستەمە سیاسیەکە سیستەمێکی نامەرکەزیە وەک سیستەمێکی فیدراالی، بەڵام لە ڕاستیدا ئێمە فیدراالیزممان نییە و لە عێراقدا حکوومەتی فیدراالیمان نییە. مەبەستم لەوەیە کە حکوومەتە خۆجەیەکان لە زۆربەی عێراقدا ئەو دەسەڵاتیان نییە کە پێویستە هەیان بێت، هەر بۆیە ناتوانن خزمەتگوزاری پێویست بۆ خەڵک دابین بکەن چونکە دەسەڵاتی تەواویان نییە. ئەگەرچی شەڕی ئاینزایی لە عێراقدا نەماوە، بەڵام پێناچێ ئاشتەواییەکی سەرتاسەری لە عێراقدا هاتبێتە ئاراوە، چونکە وەک باس دەکرێت هێشتا بەشێک لە پێکاتەکانی گەلی عێراق متمانەی تەواویان لەلا دروست نەبووە. نحتاج في العراق أولا إلى مصالحة وطنية حقيقية. پێویستیمان بە جۆرێک لە ئاشتەوایی نیشتمانی هەیە لە نێوان هەموو پێکاتەکانی گەلی عێراقدا. دەبێت سونەکانی عێراق هەست بەوە بکەن کە بەشێکن لە عێراق و بەشێکیشن لە نێوەندی بڕیاری سیاسی لە عێراقدا. چارلز بەڕای تۆ ئەوەندەی چاودێری ڕۆژی عێراقەکەی دیاردەی تایفەگەرایی لە عێراقدا بوونی ماوە یان نەماوە، ڕاستە سەرکەوتن بەسەر داعشدا وەرچەرخانی لەمەدا دروست کرد؟ Yes, I do think that sectarianism is still continuing. بەڵێ پێم وایە تایفەگەرایی هێشتا بەردەوامی هەیە و وەک هەوراز و نشێوە. لە کاتی قەیرانە قورسەکاندا خەڵک دەگەڕانەوە سەر ناسنامەی تایفەیی خۆیان. بۆ نمونە لەسەر بنچینی تایفەیی لە هەڵبژاردنەکاندا دەنگی خۆیان دەدا. زۆر جاریش لە کاروبارە سیاسەکانیاندا دەنگدەران هەوڵیان داوە دوور بکەونەوە لە تایفەگەرایی و دەنگیشیان بەو لیستە سیاسیە دەدا کە بانگەشەی بۆ خەڵکانی تەکنۆکرات دەکرد و نوێنەرایەتی ژمارەیەک تایفەیی دەکرد. دەزانی لە وڵاتیشی وەک عێراقدا ناگەیتە ئەوەی بگوتێت سیاسەتی تایفەیی نامێنێت. ئەم ڕووداوانی ئێستای عێراق دەرفەتێکن بۆ خەڵک کە سنووری تایفەگەرایی ببەزێنن و هاوپەیمانێتی تۆکمەی سیاسی پێک بهێنن بۆ نەهێشتنی کێشە گشتەکانی لای هەموو تاژێشی عێراقی زانراوە. لەو ڕوانگەیەوەی ئەوەی لێرەوە دەمانبینی و گوێمان لێ دەبوو لەو دروشمانی لە خۆپیشاندانەکاندا دەگوترانەوە، وەک بەرەنگاربوونەوەی گەندەڵی و ڕەخساندنی دەرفەتەکانی کارکردن، خزمەت گوزاری باشتر. هەر بۆیە پێم وایە لێرەدا ئەو خاڵە دەست پێ دەکات بۆ تێپەڕاندنی تایفەگەرایی. چۆن نەتوانرێ ئەو متمانەیە دروست بکرێ بەڕای تۆ؟ ئەرکی چێیە؟ I think it starts with the political leadership. پێم وایە ئەو متمانەیە لە ڕێبەرایەتی سیاسیەوە دەست پێ دەکات کە بەڕوونی و ئاشکرایی وابەستەی خۆیان ڕابگەێنن بەرامبەر بە یەکپارچەی عێراق. ئەمەشیانی هەموو پێکهاتەیەک هاوبەش بێت لە دەسەڵاتی سیاسی و لە سەرچاوە و سامانی وڵاتەکەدا. ئەگەر سەیرێکی ئەو وێرانکاریە بکەین کە داعش کردبووی لە چەند ساڵی ڕابردوودا لە عێراق و سووریادا، وەها دەکات کێشەی ترت هەبن لە بوارەکانی ئاوەدانکردنەوە و نیشتەجێکردنەوە کە هێشتا چارەسەر نەکراون لەلایەن
حکومتەوە بەڕاستی ئەمانە ئەو شتانن دەبێت حکومت بیان کات نەک هەرتەنها قسەی لەسەر بکات پێویستە قسە لەسەر پێکەنانی سیستەمێکی یەکگرتووی سیاسی بکات کە هەموو عێراقیەکان بەشدار و هاوبەش بن تێیدا و کار لەسەر چارەسەرکردنی گرفتەکانی وڵاتەکە بکات وەک گەندەڵی و هەموو ئەو شتانی تری لەم بەرنمەیەدا باسمان کردن متمانە لەمانەوە دەست پێ دەکات و پێویستیشە بە دوادا چوونیشان لەسەر بکرێت لەلایەن کارکتەرەکانی لە دەروی پرۆسە سیاسەکەدان لەوانە مەرجعیت کە پێویستە پشتیوان بێت بۆ ئەو پەیمانانە و هاندەری سیاسەکانیش بێت تا پشتیوانی لەو جۆرە پەیامە بکەن بەسی چرکە پێم بڵێ چی دەبینی بۆ ئایندەی عێراق In 30 seconds, I see the future of Iraq as being actually لەم سێ چرکەیەدا دەتوانم بڵێم ئایندەی عێراق ئایندێکی باش دەبێت وڵاتێکی بەهێزە خەڵکی بەهرەدار و زیرەکی هەیە سەرچاو و سامانی زۆرە پێویستە پێکەوە بەکاربهێنرێن بۆ بەرەو پێشچوون لە ڕێی مۆدێلێکی سیاسیانی یەکگرتووەوە پێویستیشە بزانین کە سەرمایە و سەرچاوی مرۆڤ لە هەموو شتێک گرنگترە بۆ عێراق نەک نەوت و گاز جا ئەگەر ئاوەها بکەن ئەوە پێم وایە بە شێوەیەکی بەرچاو سەرکەوت و دەبیت. ئەنچارلز زۆر زۆر سپاسە دەکەم بۆ بەشداریت لەم بەرنمەیەدا. Thank you very much. My pleasure. Thank you. تا بەرنمەیەکی نوێی چاوی واشنگتن ڕێز و خۆشەویستی ستافی بەرنامە و هی خۆشم بەڵێن ساڵح پەسەند بفەرمونون و هەر لە خۆشیە جێتان بێڵی.